پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو کەسانەی کە بەردەوام لە خزمەتیا بۆ هەر لە مناڵیەوە هەتا وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنەس بووە. ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردم، فەرمووی: يا بني إذا دخلت على أهلك فسلم يكن سلامك بركة عليك وعلى أهل بيتك. حديثك حسنة إمام الترمذي رواياتي كردوه والشيخ الباني لصحيح ترغيب وترهيب هذا فرمي حديثك حسنة. بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرموي: أي أنس ڕۆڵەکەم ڕۆڵە گیان هەر کاتێک چوویتەوە بۆ لای خێزانت چوویتەوە بۆ ماڵەوە فەسەلیم هیچ قسەیەک مەکە حتا سەلام دەکەیت ڵی سەلام عەلەیکم السلام عەلەیکم يكن سلامك بركة عليك وعلى أهل بيتك. يقينت هبێت دڵنیابە ئەو سەلامە دەبێتە خێر و بەرەکەت یەکەم بۆ خۆت دووەمیان بۆ ماڵ و منداڵەکەت بۆ هاوسەر و خێزانەکەت بەرەکەتە بۆ خۆت چونکە بەو سەلامە دەرونی خۆت ئیسراحەت دەکات. جەنابەت ئێستا بچیتەوە ماڵەوە ئێوە ڕۆیشتەوە شەو چوویتەوە بەیانی ڕۆیشتەوە ماڵەوە هەر کاتێک کە چوویتەوە سەلامت نەکرد و بەڕوویەکی گرژەوە ڕۆیشتێت ژوورەوە هاوسەرت زەرەری نەکردو پێش ئەوەز تۆ زەرەرت کردووە دڵ و دەرونی خۆت تەنگ بووە. ئەو بەرەکەتە یەکەم جار بەو چوارمەرجەی کە پێش ناوبڕەکە باسمان کرد بەڕوویەکی خۆش بە تۆنێکی دەنگی نزم و جوان و شیرین بە زەردەخەنەی سەر لێو بە دڵێکی پاک و پوخۆت ئیتر ئاوا سەلامەکەت کرد دڵنیا بە یەکەم بەرەکەت ڕووی لە خۆتە. ئەمجا بەرەکەتە بۆ خێزانەکەت ئەویش کاتێکە بە جوانترین شێوە سڵاوەکەی وەڵام دایتەوە خۆشەویستی و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار دەبارێ بەسەرتاندا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی داوە دەفەرمێت ثلاثة كلهم ضامن على الله. سێ کەسان هەر سێکیان في رعاية الله. ضامن على الله يعني في رعاية الله لەژێر چاودێری پەروەردگاردان خوای گەورە زەمانی داونێ گەرانتی داونێ ئین عاش ڕوزق وەکوفیە ئەگەر ژیای تا لە ژیانی دنیادای پەروەردگار ڕزق و ڕۆزی دەدا و بێ احتیاجت دەکا و دڵت خۆش دەکا هەم ڕزقەکەت دەداتێ هەم تەندروستیت باش دەکا هەم دڵت خۆش دەکا وئین ماتە ئەدخەلەه الله الجەنە کە مردیشی جێگات بەهەشتە. دەی خۆ مرۆڤ هەر ئەمەی دەوێت لە دنیادا یەکەم خاڵ ئەوەیە من دخل بيته فسلم فهو ضامن على الله. وفي رواية ورجل دخل بيته بسلام کەسێک کەوا چووە ناو ماڵی خۆیەوە بە سەلامێکی دڵێکی پاک زمانێکی شیرین ڕووێکی خۆش مەبەستی خۆشەویستی نواندن بوو بە لێوی پڕ لە زەردەخەنەوە سەلامی لە هاوسەر و منداڵەکانی کرد دڵنیا بێت لە دنیادا خوا ڕزق و ڕۆزی دەکاتە ئەو ماڵەوە بەرەکەتی تێدەکا دڵیشتان خۆش دەکا تەندروست باشیشتان دەکا بە دڵی خۆشەوە نانەکە دەخۆن واگە مردیشی چونکە ماڵەکەت تەوا بۆ دوور بۆ لە ئاژاوە جێگاشت بەهەشتی خوای پەروەردگارە.